بە بیابان بوون جۆرێکە لە داتەپین و مردنی زەویە وشکەکان کە بنچینە بایۆلۆجیەکانی ژیانی بەهۆی پرۆسە سروشتیەکانەوە لەدەست دەچێت یان بەهۆی چالاکیە مرۆیەکانەوە ئەم زەویە وشکانە بە یەکجاری دەپوکێنەوە کە بەهۆیانەوە ناوچە بە پیتەکان بە شێوەیەکی زیاد وشک دەبن. ئەمەش دەبێتە هۆی ونکردنی چینی سەرەوەی خاک و ژیانی ڕووەکی و هەمەجۆری زیندەیی. بە درێژایی مێژووی جیۆلۆجی فراوانبوونی بیابانەکان بە شێوەیەکی سروشتی ڕوویداوە، بەڵام کاتێک بیابانەکان بەهۆی سڕینەوەی خۆراکی ناو خاکەوە دەردەکەون ئەو کاتە دەکرێت باسی مردنی خاکی بانقەز بکرێت کە هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ زیادەڕەوی مرۆڤ کە بەهۆی کێشە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەکانەوە ڕوودەدات. بە بیابانبوون کێشەیەکی گەورەی جیهانیە و دیاردەیەکی ژینگەییە کە ڕوبەڕووی زەویە نیمچە وشکەکان دەبێتەوە. بەهۆی ئەو دیاردەیەوە زەوی کشت و کاڵی توانای بەرهەمێنانی کشت و کاڵی لەدەست دەدات. لە سەرتاسەری جیهان 46 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە ڕوبەڕووی بە بیابانبوون بۆتەوە. لەو ڕوبەرەش 13 ملیۆن کیلۆمەتر چوارگۆشە لە وڵاتانی عەرەبیدا کە دەکاتە لە 128 کۆی بیابانەکانی جیهان. جۆرەکانی بە بیابان بوون لە ناوچەیەکەوە دەگۆڕێت بۆ ناوچەیەکی تر بە پێی جیاوازی جۆری پەیوەندی لە نێوان ژینگەی سروشتی و مرۆییدا. بە پێی پۆلێنکردنی نەتەوە یەکگرتوەکان 4 جۆر بە بیابان بوون هەیە: بە بیابان بوونی سووک، مام ناوەند، تند، زۆر تند. دیاردەی بە بیابان بوون بەهۆی چەندین هۆکاری سروشتی و مرۆییەوە دروست دەبێت. لەوانە ڕەشەبای تند و لافاوی بەهێز کە دەبێتە هۆی ڕاماڵینی خاک، کەمی ڕێژەی بارانبارین و بەرزبوونەوەی پلەی گەرما، بەکارهێنانی بێسنوور و زیاد لە پێویستی خاک، لە ناوبردنی دارستانەکان، خراپ بەڕێوەبردنی ئاو و ئاودێری، دابەزینی ئاستی ئاوی ژێرزەوی بەهۆی بیرلێدانی بەردەوام و بێسنوور، دروستکردنی بەنداو لەلایەن وڵاتانی ئێران و تورکیا لەسەر سەرچاوە ئاویەکانی عێراق و کوردستان، لە ناوچوونی ڕووپۆشی ڕووەکی بەهۆی لەوەڕاندنی ئاژەڵان. عێراق لە بەردەم هەڕەشەی گەورەی بە بیابان بوون و گۆڕانکاریەکانی کەش و هەوادا. وەزارەتی کشت و کاڵی عێراق ڕایگەیاند و هۆکارەکەی گرتنەوەی ئاوە لەلایەن ئێران و تورکیا، هەروەها وشکە ساڵی و کەمبارانیش دۆخەکەی هێندەی دیکە قورس کردو. کاریگەری ئەم هەڕەشە مەترسیدارانە بە خێرایی لەسەر دانیشتوانی عێراق دەرکەوتووە. بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق ڕایگەیاند و هەزاران خێزان لە باشووری عێراق ناوچەکانی خۆیان بەرەو ناوچەکانی دیکە بەجێهێشتووە، بە تایبەت ئەوانەی پشت بە کشت و کاڵ و ئاژەڵداری دەبەست. هەروەها نزیکەی 27 ملیۆن دۆنم زەوی کە دەکاتە نزیکەی لە 115 خاکی عێراق
بۆتە بیابان. نزیکەی لە 155 دیکەی ڕوبەری خاکەکەشی هەڕەشەی بە بیابان بوونی لەسرە. ساڵانەش 100,000 دۆنم زەوی کشت و کاڵی بەرەو بە بیابان بوون دەچێت. 7 ملیۆن کەس لە کۆی 40 ملیۆن عێراقی هەڕەشەی ئاوارە بوونیان لەسرە. پێشبینی کراوە ڕۆژانی خۆڵبارین لە عێراق لە ماوەی 2 دەی دیکە بگاتە 272 ڕۆژ لە ساڵێکدا، تا ساڵی 2050 دەگاتە 300 ڕۆژ لە ساڵێکدا. هەنگاوەکان بۆ ڕێگریکردن لە دیاردەی بە بیابان بوون، پاراستنی دارستانەکان و ڕووپۆشە ڕووەکیەکان، چاندنی نەمام و گەشە پێدانی ڕووپۆشی ڕووەکی، چاندنی وشک کە بریتیە لە ڕواندنی ئەو نەمامانەی بەرگریان زۆرە و پێویستیان بە ئاوی کەمە، پاراستنی ئاوی ژێرزەوی و باش بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان، باشکردنی پەیکەر و ژێرخانی خاک بە زیادکردنی توخمە ئۆرگانیەکان، دروستکردنی گۆما و بەنداوی بچووک. دیاردەی بە بیابان بوون هەڕەشەیەکی مەترسیدارە لەسەر خاکی عێراق. خاکی باشووری کوردستانیش بێبەش نییە لەم مەترسیە گەورەیە کە زیاتر ناوچەکانی هەولێر و کەرکووک گەرمیان و چەمچەماڵی گرتووەتەوە. ئەو ناوچانەشی وشکە ساڵی ڕووی تێکردوون کاریگەریەکەی گەیشتووەتە ئاستێک کە ناچار بە کۆچی ژینگەیی ببن، بە تایبەت لە ناوچە گوندنشینیەکان. مەترسیەکانی بە بیابان بوون ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبن و کاریگەریەکانی گەورەتر. ئەگەر حکوومەت کاری بەپەلە نەکات، نە بە پیتی خاکێک دەمێنێ بۆ کشت و کاڵ، نە ژیانێک دەمێنێ بۆ مرۆڤ و زیندەوەران.